دۆستان نازیزان خۆشحاڵین ئەمڕۆژ لە بابەتێکی کە لەگەڵتانە و پێکەوە پێتان شا دەبینەوە. ئەمڕۆ بابەتی ئەمڕۆمان ئەوەیە، ئەمەیان لایڤ نییە، وانەکانمان نییە، بەڵکو وەکو هەمومان ئاگادارین کۆمەڵێک فیستیڤاڵ و دیدار ئەکرێ لە کوردستان و لە دەرەوەی وڵات و لەم وڵاتانە بە هەر چواردەور و هەر هەموو لایەکمانە. ئەم فیستیڤاڵانە ئەلبەتە بوونیان بە کۆمەڵێک پرۆسەس زۆر پێویستە و پێویستیەکەشیان ئەوەیە با بڵێن ئێمەی کورد، بە تایبەت میلەتی ئێمەی کورد زۆر پێویستمان پێیەتی زیاتر خەڵکانی دنیا ئاشنا بن بە کار و بەرهەمەکانی ئێمە. بۆ ئەوەش یەکەم دیداری فیلمی کوردی لە بێرمەنگهام برادەرانی با بڵێن وڵاتی ئینگلتەرە ئەوان سازیان داوە. ئەمڕۆ لەگەڵ میوانێکی ئازیزمان کە یەکێکە لە کارگێڕەکانی کەسەکانی ئەو دیدارە کاک دەریا سەعید. کاک دەریا جانیا خوا بەخێر بێ سەرچاومان. ئەم کاتە باش کاک سەرکەوت گیان، زۆر خۆشحاڵم. هەڵبەت دەمە دووەم جارە دیدار دەکەین بەیەکەوە، بەڵام زۆر خۆشحاڵم و ڕاستی دەزانی جاروبار بەیەکەوە قسە دەکەین، پامشتوا دەنێرین لەسەر مەسەلەی تایبەت قسە دەکەین، بەڵام بۆ میێوارە زۆر سپاس دەکەم و سپاسی ئەو ماندووبوونەش دەکەم بەڕاستی بەڕێز لە فیلم سازە ماندووی بە و کارەوە دۆستان و عزیزان سینەماکاران هونەرمەندان لە سەرجەم بوارەکاندا بەسەر دەکەیتەوە چاوپێکەوتنیان لەگەڵەکەی پلاتفۆرمێکی زۆر ئینسانیانەیە، زۆر بابەتی ئەکادمی تیا دەوروژێنی کە مای دەستخۆشەیە لای من و خەڵکانی وەگێمەوە کە ئێمەش ئەهلی هونەر و سینەماین. چاوەکەمی زۆر سپاسدانەکەم بۆ هیوایی بتوانین بە هەمومانەوە بە هەرەوەزی ئیتر خزمەتێکی گەورە بە ئەم بوارە بکەین. کاک دەریایجام، ئەتوانی پێناسەیەک یان چۆنیەتی پەیدابوونی ئەم دیدارە چۆن هات بە خەیاڵتانە کە دەست بەم کارە بکەن دیداری فیلمی کوردی و بە تایبەت لە هەندەران؟ دروست سپاس دەکەم کاک سەرکەوت. ئەمە یەکەم جار نیە دیداری لەم شێوازە یان با بڵین فستیڤاڵی لەم شێوازە کرابێ. ئەڵبەتە ئێمە دیدارە فستیڤاڵ نییە، بخۆ دەزانین لە لەندەن هەیە، لە مانچستەریش پرۆژێوا کراوە، بەڵام لە بێرمەکام ئەمە یەکەم دیدارە دەکرێ و یەکەم جاریشە با بڵین لە شاری چۆک و بێرمەکام کە ناوەندی ئینگلتەرە دەکرێت. بیرۆکەی ئەم فیلمە بە سادەی وەریگرم ئەوەیە کە من لەلایەن بەڕێز کاکدارۆ دارۆ پەیوەندیم پێوە کراوە پرۆژەی شیوان لە گۆڕەیە کە بانگێشتی منیان کردوە، منیش بەدەنگ داواکەیان و چووم و ئەڵبەت من لە شاری مانچێستەر دەژێم، ماوەیە کاتومەتە ئێرە پێشتر نزیک بووم لە کاکدارۆ ئەوان بەرحاڵچین لێ کۆبنەوەکی دۆستانەمان کرد لە کەشێکی هونەریانەدا، کۆمەڵێک دۆست و ئازیز ئامادەم بیرۆکەکەی کاکدارۆی و ئەڵبەت هینە ئەو هاوڕیانەی ڕۆشنبیرانی کورد لە بەریتانیا ئەڵبەت پێوەی هەستاون کاکە گۆڤەوان، کاگۆڤۆ، کاک نەجمەدین و کۆمەڵی خەڵکی دیکەنەوە ڕێکخراوە بەڕێوە دەبن لەوێ و بیرۆکەکەی کاکدارۆیە گەر هەڵم نەکردبێ لەگە کاکە گۆڤەوان ئەم دیداران ساز کردو، بانگێشتی منیان کردو، بانگێشتی کۆمەڵی خەڵکی دیکان کردو کە بە دەنجیانە بچن. ئەم پرۆژەیەکی 100% خۆبەخشانەیە، ینی با بڵێن ئێمە من و هەموو هاوڕیانەی کە بڵێن لەم پرۆژەدا کار دەکەین ینی خۆبەخشانە کاریدا دەکەین و هەڵبەت مادەبوونێکی زۆریش پێودارە بە تایبەت ئەو بەڕێزانی کاکدارۆ ئەوانە خێزانی و کاگۆڤەوان ئەرچێکی زۆر قورسیان کەوتو سەریانی بە ناونێنی چکە ناوی هەندی شام لە بیرچێ، بەڵام بە شێوەیەکی گشتی کاکدارۆ، کاگۆڤە و کاک نەجمەدین و خێزانی کاکدارۆ و کۆمەڵی دۆست و برادەر دیکەن ئەکە ناوەکانی بێنم زۆرن، ینی کە بەم دیدارەوە مادوم بیرۆکە ئەوە هاتۆ کە ئەم دیدارە دیدارێکی گرنگە، کۆمەڵێک جالی کوردی لە شاری بێرمەکام، جالەیەکە چەند هەزار کەسی تێپەڕاندەوە و
دەمێ ئاماژەبەیەکشت کە دارۆ کاکدارۆ عجوولێکی تێدا ینی عجوولەکەشی لەوەدا ڕەنگی داوەتەوە کە بۆ خۆت گواهیەوە دەدەی کە کۆمەڵە چەند سێ کتێبی نووسیوە و خێزانیشی کتێبی وەرجێڕاوە و ئەم پرۆژەش دەستی بۆ بردو پرۆژەیەکی زۆر باشە و ئێمەش ویسمان بەڕاستین بە شخصی خۆ مەسەن دکتۆر دڵشادا کۆمەڵە خەڵکی دیکە لە چواردەویسمان سپۆرتیکەین پرۆژێکی زۆر باشە و باشەکەی لەوەدا کە کۆمەڵە فیلمی کوردی کە هەمویان ستافەکەی کوردیەوە لە کوردستان بەرەماتۆ دایانهێنین بۆ بەریتانیەوە لەسەر شاشەی سینەمای شاری بێرمەکان پیشان دەدرێەوە کۆمە خەڵکی بیانی دەوێت خەڵکی ئەوانەی بابڵی ئەثۆرەتی زانی کە بدام و دەستگا حکوومیەکان بانکێش دەکرن بۆی لینکێک دروست بێلانی کە مەسنجالی کوردی من بە شخصی خۆم زۆرێک لەو فیلمانەی کە بەرەماتون ناتوانین بیانبینە بەرەوەی فیلمەکان دەبێت لە ڕێگای سینەماوە بیانبینی ئێمە ئەم دەمانەیە فرسەتە لینکێک دروستکەین پەیوەندیەک دروست بێ جالی کوردی بێ بەم فیلمانە ئاشناویان بیرۆکەکە لەوە هاتۆ کە دەمانێت پردێک دروستکەین وە سینەماکارانی کوردیش شانسیانەوە هەبێ کە بێن بۆ خۆیان بە هەم بەجالی کوردی لە وڵاتی شوکو بەریتانی ئاشنا بن و ئەم پرۆژە وەکو قۆناغی سەرەتا نەمانتوانی ناوی فستیڤاڵی لێ بنین بۆیە ناوی دیدارێن لێنا کۆمەڵی هۆکاری تەکنیکی و ئەوانەی هونەری لە پشتەوەیە بەڵام بۆی کە پرۆژەکە بۆ خۆ دەزانی ئەم پرۆژانە پێش هەموو شتێک ئامادەکارەکەی ئەوەیە کە دەبێت و باگراوندیشی زۆر مادی بەهێز دەبێت کە بەداخەوە ئەمە ئامادە نییە و ئەگەر عەجوولی و دڵسۆزی و ینی بەخەمەوەبوونی ئەم پرۆژە نەبووە لەوەیە ئەم پرۆژە نەگەشتە ئەم قۆناغی ئێستا و خۆشحاڵانە تا ئێستاکە کارەکان زۆر بە باشی بەڕێوە دەچن. دەستان خۆش بێ کاک دەریاجان ئەلبەتە ئێمەی کورد لە هەر جێیەکا بێت بە تایبەت لە دەرەوە ئەوە لە کوردستان هەر زۆر پێویستە چونکە نازانم بەڕێستان تا چەند ئاگاداری تا پێش ساڵانی نەوەتەکان تا پێش ڕاپەڕین هەڵمەتێکی بەرفراوانی گەورەی ڕۆشنگەری و هوشیارگەری لەلایەن ڕۆشنبیران و ئیتر بە هەموو چەمکەکانەوە هەبوو. ئەمە کاریگەریەکی زۆر گەورەی دروست کرد لەسەر فێرخوازان و ئیتر با بڵێن خەڵکیش تەنانەت خەڵکیش بیریان زیاتر کراوە بوو بیریان زیاتر فراوان بوو بەڵام پرۆسەی دیموکراسی لە دوای ڕاپەڕینەوە ئەم پرۆسەیە تا ڕادەیەک بۆ ناوچەکەی ئێمە بۆ دەڤەرەکەی ئێمە تووشی شەڵەژانێکی کردین هەنێ تایاری کە هەنێ لایەنی کە هاتنە ناوەوە خەڵکیان تووشی سەرلێشێوان کردووە بە تا ڕادەیەک ئەمڕۆ تۆ سێرەکەی ڕێژەی خوێندنگە و ڕێژەی خەستەخانە و ڕێژەی ئەوانە کەم بۆتەوە ڕێژەی هەنێشتی تر زیادی کردووە ئەمانە تەنانەت لە بوونی خوێندنگە و نەخۆشخانەکانە دەن و جێگە زانستیەکانە دەن و لە زانکۆکانی شەدەن هەتا گەلێ جارە بینین لەم پرۆژانە شەدەن لە پرۆژەیەکی وەکو ئەم دیدارە یا وەکو یانە ساڵە زانکۆی سلێمانی لە ئەگەری داخستنەوەوانە بوو کۆمەڵە کەریان و بادا بخرێت یان ئەم ڕێکخراوانی کە با بڵێن وەکو فلیم سازان و ئەم پێگانی ترکان کۆمەڵە کەریان بادا بخرێت ئێسەش خەڵکێکی لێ بادا بخرێت یان هێرشێکی زۆرەکرێتە سەر فیستیڤاڵی شانۆ و سینەما و هەموو بوارەکانی تر کە بواری ڕۆشنگەری و شیارگەریە هێرشێکی زۆر تونڕەوانە ئەکرێت کە دابخرێن لە کاتێکە ئەمانە زۆر پێویستن بۆ هوشیارگەری میلەتەکەمان ئەم میلەتانەی دنیا بەچی پێشکەوتون ئەلبەتە بەم بوارانە ئینجا بوونی ئەم دیدارەی لای ئێوە کە ئێوە پێی هەستاون کارێکی زۆر پیرۆزە من دەستخۆشیتان لێ یەکەم بەڵام پرسیارەکە لێرەیە ئێمە ڕەوەندێکی زۆر لە بەریتانیایە ئایا بێرمەنگهام من بۆ خۆم ئاگاداری جوغرافیان بەڵام بەس پرسیارەکەم کەوتۆتە ئەو ناوچەیە کەوا بێت لە هەموو لایەکەوە پەناهەندەی کورد ڕەوەند بتوانن بە ئاسانی بۆی بێن بۆی فیلمەکان ببینن قوربان زۆر سپاس کاک سەرکەوتجان بێرمەکان بە ئینگلیزی پێڵن وەست میدلاند یعنی دەکرێتە بڵین ناوەڕاستی تقریبا ناوەڕاستی ئینگلتەرا ئەگەر سەیری کێمە لە لەندەنەوە 2 ساعتنیەوە لە مانچستەر و ساعتنیوە کە زۆربەی شارەکانی لە زۆربەی شارەکان و نزیکە ینی سنتەرێکی زۆر گونجاوە ئەگەر چی
ئەو سینەمایە کە با بڵێن جێگای کورسیەکانی نزیکی 200 کورسیە جێگای ئەوم خەڵکە نابێتەوە گەر خەڵکێکی زۆر بێن بۆ بڵێن بۆ سیرکردنی هەموو ڕێوشێنێک دانراوە بۆی کە حساب کراوە مەسە بۆ میوانەکان لەبیرە نەچێت کۆمەڵە خەڵک لە کوردستانەوە دێن کۆمەڵە خەڵک داوات دەکرێت کۆمەڵە خەڵک کۆمەڵە تێکە دوابزان دەفرۆشرێ بۆیە بەرمەکان لە تقریبان چقە نزیکە لە زۆربەی شارەکانم یان ێگە مەسەلە لە لەندەنەوە دەوری 2 ساعت و نیوە لە مانچستەرەوە کە شارێکی زۆر گەورە کۆمونیتی زۆر گەورەی لێ نزیکە لە شاری وەکو لێڤەرپوڵەوە نزیکە لە گلاسگۆوانە بتێنێتەوەوانە دوورە دەست دەکەونە سکۆتلەندان بەڵام بە شێوەیەکی کەواتە ناوەڕاستە کوردی هەندەران کە من بۆ خۆم ئێستا و فیلمە کوردیانە هیچیم نەبینیوانەی کە لە شاشەکانی سینەما لە کوردستان پێشانە درێن و بەڕێزیشتان نەتاندی و زۆربەی برادران نەمان بینەوەمانی کە لە دەرەوەی کەواتە لەو ڕێەوە ئەتوانین هەمومان بیبینین یعنی لە بێر مەنگا مەگەر وابێت هەموو کوردی سکۆتلەندا و بەریتانیا و ئەو ناوچەیە هەموو ئەتوانن بە ئاسانی بۆی بێن و نۆ فیلمانە ببیننەوە کارێکی پیرۆزە دەستان خۆش بێ لەو ڕوەوە زۆر سپاس ئەی بەنسبەت فیلمسازانی بیانی بەریتانی ئەوەی بێجگەلەوەی کە با بڵێن بەریتانی بەڵام ئەوانەی کە هی وڵاتانی ترن لە بەریتانیاژێن ئەوان بانگهێشت کراون یان خۆیان دێن یان سنتەرەکە جێگەی بێرمەنگام وایە ئەوانی شەمویان بێنە و فیلمانە ببینن ڕاستەکەی من کاکسەرکەوت لەگە کۆمەڵی خەڵک قسەم کرد بە شخصی لەگە چەند کەسێک هەندێکیان وەڵامیان داوەتەوە هەندێکیان وەڵامیان نەداوەتەوە ئەوم باسی شخصی خۆمەکە من لەلایەن خۆمەوە بڵێن دوو ناوم دەست نیشان کردو کە ئەوانە داوت بکرێن باکێش بکرێن چیان سینەماکار نیشە مامۆسای زانکۆشەوە یشان سینەماکارە ئیچان ئیسپانی و یشان بەعسل خەڵکی باڵێن لە وڵاتە لەدایەوە بەس ڕەشە کە کابرایەکی زۆر هینە ئەکادیمیە لە بواری فیلمسازیداوە هەموو بە ڕێزانش کۆمەڵ خەڵکی دیکەیان داوت کردو بەڵام ویسم ئاماژە بە یەک شتێ بدەم ئێمە ئەو هاوڕیانی کە بەشێکی لەم پرۆژە بە خۆمەوە بە دکتۆر دڵشادەوە بە کاکدارەوە بە کاگۆبە و هەموو بە ڕێزانەی کە بەشێکین قۆناق بە قۆناقی شەکان دابش کراوە مەسەلەی بانکێژنامە ئەوانە زیاتر کاکگۆڤ و کاکدارۆوان بەنامە ڕێژیان کردو بەڵام ئێمە چمان داوە ناومان داوە ناوەکانمان داوە بە پێی توانە ئەو ناوانە بانکێژ دەکرێن و نازانم ئێستا چەند میوانی بیانی باکێژ دەکرێت لەبەرەوەی ئەو قۆناغا پەیوەندی بە ئەو هاوڕیانەوە کە ئەو لە چاوپێکەوتنێکی کە لەگەڵەوان من سەرنجە بەڵێ دەتوانی ئاماژە بۆ کەم بەڵام من تا شوێنی ئاگدار بم ئەوەی کە گرنگی زۆر ئاساییە ئەوەی کە گرنگی پێدراوە گوتومانە دام و دەستگا حکومیەکان با بڵێ وەکو محافزە کۆمەڵی خەڵکی دیکەی لەناو ئەوێدانە کۆمەڵی ئەو ساتی دیکەی هوەری ئەوانن ئاگدار بکرێتوانی مەسەلە نامە برێ بۆ مەسەن کۆمەڵی زانکۆی لێ بواری فیلمسازەوەشتانیان هەیە بپێی توانە بکرێ بانکێش بکرێن بۆی ناوەکە بە باشی بڵاو ببێتوانی و ببێتە فرسەتێک بۆی لێک نزیک بوونەوە دروست ببێ ئەوە کاری لەسەر کراوە بە باشیش کاری لەسەر کراوە بەڵام ئەوە باوەڕ پێ بکات دەبێ کاکدارەوان باشتر دەزان ئەوە هەڵێگرسیارە هەڵەگرم بۆ جانی کاکدارۆ یەخی کاکدارۆگرم ناسامیش لە خزمەتدان بەڵام بانکێش نامۆشتەکان زیاتر لای ئەوانە بەڵێ ئەزانی مەبەستەکەم چییە زیاتر ڕێزیشتان نەزانن و هەمومان نەزانین ئێمە مەبەستی ئەم فیستڤاڵ و ئەم دیدارانە و نیشاندانی فیلمێکی کوردی لە دەرەوەی وڵات لە دەرەوەی وڵاتی خۆمان لە هەرچ وڵاتێکا بێت زۆر پێویستە ئەمەیان شوناسە ئەمەیان لۆبیە یعنی ئێمە توانین بە فیلمێک میلەتێکی گەورەی وەکو کورد هیچ نەبێت تۆسخاڵێک بناسیێنین ئاگایان لە ئێمە نییە ئێستاش بەڕێستان نەزانی سێرەکەی لێتە پرسن لە منە پرسنەڵێ خەڵکی کوێ لەم کوردستان ئەڵێ پاکستان هندستان جام کوردستان هیچ شتێکمان دیار نییە چۆن بتوانین ئەمانە بگەێنینە مێشک و خەیاڵ و ئەو وێنایە لای خەڵکی دەرەوەی وڵات ئەمە ئێماتوانین لە ڕێ فیلمەوە بیکەین بۆنە ڕاست دەفەرمی ئەوە ئێمە بەسەکە کاک دەریاجام پرسیارێکی کە با بڵێم فرۆشی فیلمەکان بە فرۆشتنە یاخو بە بانگێشتکردنە و هەروە پلیتیانە دەنێ و خەڵک بێزێکە
ئەوەی کە وەکو پێم گوتی من ئاگادارم کۆمەڵە خەڵک بانکێش کراون مەسەلەن ئەو کەسانی کە بانکێش کراون بڵێن بێبێ بەرامبەر کارتیان هەیە مەسەلەن دەڵێن ڕۆژ یەکەم 20 میلیۆن هەیە بۆ 30 میلیۆن هەیە ئەوکانی دیکە مەسەلەن چەند کورسی دەمێنێتەوەانی تکەکان دەفرۆشنوانە بەڵام هەر کەسێک کە بیوێ کەسە داوەکە بە پارەش بێ بڵین دەبێت بزانن بۆی کە مەسەلەن جێگای 100 کەس هەیە نەکو 200 کەس بێ 100 کەسەکە جێگای نەبێت ئەو بەرنامە ڕێژێ کاکدارەوان سەرپەرشتیکردن کاگۆڤە بەڕاستیەکەی بەڵام من ئەوەی کە ئاگادار بم فیلمەکان هینە باواز لەو چەند کەس بێنین ئەو پرسیارە تۆزێ بەرچاوڕوونیە دەم ئەوەیە کە مەسەلەن بۆنە ڕۆژ یەکەم و دووەم و سێهەم چۆمە هەر ڕۆژە فیلمێکی درێژ لەگەڵ چەند فیلمێکی کورد لێدرێ کاتەکان دەستنیشان کراوە بۆ ڕۆژی یەکەم مەسەلەن ئەم میوانە ئێستا مەسەلەن بۆ خۆم ئێچەکەم لەو کەسانە خۆم دەچم با بڵێن کورسێک بۆ من دانراوە مەسەلەن گە میوانێکم هەبێ کورسێک بۆ میوانەکەم دانراوە یا مەسەلەن دکتۆر دڵشاد ئەگە خۆی خانەوادەکەی بێ ئەو دعوت کراوەجا ڕۆژی یەکەمە دووهەمە سێهەمە ئەوە بەرنامە ڕێژیان کردو دوای ئەوە کە چەند کورسی دەمێنێتەوانی ئەو تکتانە دەفرۆشن بۆ میوانەکە مەسەلەن ڕۆژی دووهەم 120 کورسیان هەیە 120 کەس دەتوانێت بەشداری ئەو فیلمە بکە فیلمەکان ببینی ئەنی ئەوە تەوزیعکاری کراوە دابشکارێکەوە کرا بۆی هەر ئەو بەڕێزانی کە چەند تکت دەکڕن ئەگەر هەڵام نبێت تکتی 10 پاوەنە هەڵام نەکردێت بە 10 پاوەن دەیفرۆشن و دروستیش هەموو کورسێک لە کە لێوێ بەکرێ گیراوە 10 پاوەن کەوتووە لەسەر ئێمە با بڵین لەسەر ئەم دیدارە ئەوهایی بەنامە ڕژی بۆ کرا بۆی هیچ کەسێک نەیە و لێکانە ببێ کورسی بێ و پارەشدا و بۆی کە هینێک درێ بەرنامە ڕێژیشی باشی بۆ کراوە کاکدارەوان سەرپەرچی دەکەنەوە دەستان خۆش بێ بۆ وردەکاری و پرسیارەوە لە کاکدار و لەوان زیاتر یەکەم چونکە هەنێ پێشنیاری شەیە چونکە بۆی برە و گەشە بەم دیدارە بدرێ و ساڵێکی کەش بکرێ و تر لەمە داوای لێبێ ئەم دیدارانە لەسەر ئەو بڕەپاری کە دەستیان کەوتووە پاشەکەوتی کەن بۆ دیداری دووەم و بەردەوامی پێ بدەن و بە جوانتر و بەڕێک و پێکتر بیکەن بە بێکەم و کوڕی ئەمە پرۆسەیەکی زۆر گەورەتر هەبێ لەگەڵەوانە زیاتر بچمە و تەفاسیلانە پێم وایە ئەگەر خۆت شتی ترت هەیە بیڵێ بۆ ئەوەی با بڵێن دیدارەکە ئێستا گەشتۆتە چی قۆناغێک بۆ کۆی بەڕێستان ئاگادار دیدارەکە با بڵێن من زێتر لە بیدایەتەوە لەگەڵ بووم بۆ خۆ دەزانی من کارێکان پێسپاردم کارەکەشمەوە بوو سەرپەرشتی ئیمێڵەکە بکەم بۆی هەموو بە ڕێزانەی کە فیلم دەنێرن من چاودێری بکەم وە کۆپێکی ئەو فیلمانەش داونلۆد کەم لای خۆم ئەتر ئەوە کاری من بووە لە مانجی 1970 با بڵین مانجی 1970 ئەوە کارەکەی من بووە تا 20 کە آخر کات بۆ بڵین ئێمە فیلممان وەرگرتووە سەروی 34 فیلممان بەدەست گەشتووە چەند 4 فیلمی دۆکومنتاری تاوە بەداخەوە کە ویستمەوەش ئاماژەی پێ بدەم فیلمی دۆکومنتاری ئەم جارە نمایش نەکرا بار هۆکاری بێ ئێشێک لە هۆکارەکانی ئەوە بێ لەوەیە فیلمەکان فیلمی دۆکومنتاری تۆزە درێژەوە جێگای کاتەکەمان دیاریکرا ویستم ئاماژە بە یەکشتی دیکە بدەم ئەویژەوەیە کە هەوڵماندا لە باتیەوەی 3 ڕۆژ بە دیدارەکە بیکەین بە 4 ڕۆژ لەبەر ئەو فیلمانەی کەەوەمان هاتۆ لانی کە مەسەن کۆمەڵە فیلمی دیکەش نمایشکرد بەڵام ئیلتیزاماتی سینەمایەکە و قسەکردن لەگەڵ ستافی ئەوانە ئەڵبەتەوە بەناسخان هاوسەری خێزانی کاکدارۆ سەرپەرشتی ئەوەی کردووە لەگەڵیاندا بۆ قسەی کردووە نەیتوانی ئەو کارە بکە بەڵام شانسمان هەبوو کە توانیمان ئەو هینشمان دەستکەوێت ئەو شوێنەشمان دەستکەوێت چونکەمانە لێرە بە ڕێگا و شوێنی یاسایی ئیش دەکەن و دەبێ ئیجازە بۆ فیلمانە وەربگیرێکە نمایش دەکرێن چەند هەفتە پێش ئەوە فیلمەکان پیشاندراوە بڵین پیشانەداوە کتابیان کردو هەمووی وەرەقەی ڕسمیان بۆ وەرگرتوون بۆ ئەو فیلمانێک نمایش دەکرێن با پرۆسەیەکی قانونی هەیە پێی داڕۆشن بە ناسخانوان بەڕاستیم وردەکارن نەپرسیمەوە نە بە تاواتی ئاگاداری ئەوم بەڵام ئەوەی کە ئاگادارم ئەم فیلمانە بە شێوەیەشی گشتی کە
هەموو فیلمانی کە نمایش دەکرێن بەو شێوەیە ئیجازان بۆ وەرگیراوە کە لە سینەماکە دەبێ نمایشکردن بێمە سەر خاڵەکەی من ئەوەیە کە ئێمە ئەو فیلمانەمان بۆ هاتووە هەر بە ڕێزێک نردوێتی ئێمە هەوڵمان داوە فیلمەکانمان هی کردۆ لیژنەیەک پێکاتەوە من یەکێکم لەو ئەندامانی لیژنەیە 5 بەڕێز بین دکتۆر دڵشادی تێدایە دوو بەڕێزیکەی تیا لە کوردستانن و کاکدارەوشی تێدایە من فیلمەکان کە داونلۆدم کردو بە شێوەیەکی گشتی فیلمەکانم هەمووی سیر کردووە فیلمەکانم هەمووی سیر کردووە دکتۆر دڵشادیش کە بەخۆشی چەند جاری کە ئاماژەی پێداوە کە زۆرێک لەو بەڕێزانی کە فیلمسازن لە کوردستان هەندیشان هەتا لەبێ خۆی بوون ینی خوێنکاری خۆی بوون و باگراوندی فەلسەفی و هونەری و سینەمایی ئەو خوێنکارانە دەناسێت کە بڵێن ئێستا بکو فیلمساز ئیش دەکەنوانە ڕابێجێکی زۆر کراوە لەگەڵ دکتۆر دڵشاد با بڵێن وەکو نەگوەک سەرپەرشتیار وەکو مامۆستای هەمومان بووە ڕاوێژمان زۆر پێکردەوە ئامۆژگاری زۆر داوینەتێ بۆ زۆر شت ناکرێت لێرە بە درێژی باسی بکەین ئەو بۆ کێمە کارێ بکەین کە کارەکەمان بەبێ لایەنیانی لایەنگری هیچ کەسێک و هیچ فیلمێک وانەکەین لەبەر ئەم کارە خۆبەخشەوە دەمانەوێت پرۆژەیەکی پوخت و ڕێک و پێک و ینی سینەمایانە کە شتێکی جیاواز بێ بیکەین بەرەساسی ئەم خاڵە ئەم یاسایە ئەمەمان کردو کە ئەو فیلمانە هاتوون ئێمە فیلمەکانمان هەڵسەنگاندووە هەڵسەنگاندنەکە ئەو های کراوە لەبەروی کاتەکانمان دیاری کراون ئێمە با بڵین لەو 3 ڕۆژە کاتەکان دیاری کراون کاتی ئەوە نیێت و هەموو فیلمەکان نمایشکە من نەماتوانێت هەموو فیلمەکان ئەو 34 فیلمی کە بۆمان هاتوو نەماتوانێت هەموو فیلمەکان نمایشکەین لەبەر کاتەکە ئێمە هەستانی چیمان کردو 3 فیلممان دیاری کردوکو فیلمی درێژ هەر ڕۆژەی فیلمێکی درێژ لێدرێ یەکێک لەوانە فیلمی 09 فیلمی دایگزام باوەڵی ئەزمون ئی کاکشەوکەتە ئەو فیلمە ئەسمە کردراوە لە کۆمپانیایکی ئەڵمانی کە گەر قسەرە کاکدارەوان کرد و دەکارێکەکە پێ دەڵێن لەگەڵ فیلمی زەر ئەم سێ فیلم ئەمانە بخۆیان فیلمی بەناوبانگ خەڵاتی گەورە گەوران هێناوە بۆیان فیلمانەمان هێناوە ئەکتەرەکانیش دێنی وە دەرهێنەرەکانیش بانکێش دەکرێن بۆ دیدارەکە بۆی یەک گەرم و گوڕی بدەن بە دیدارەکەەوە دووە شتەکان بە ڕسمی وەربگیرەوە بزان ئەمە شتێکی جددیەکە پلتفۆرمێکە کاری لەسەر دەکەین وە ئەم هونەرمەندانە دەبێت ڕێزیان لە بژیرەوە دەبێت ماندووبوونەکان سیر بکرێەوە بە ئاشنابن بە جالێ کوردی و بەتایبەت لە دیداریشی وەکو شاری شۆک و بێرمەکان دەکە جالێکی زۆر گەورەی لێەوە کۆمەڵ سینەماکاری بیانیش من دڵنیام دێن ئیتر لەگەڵ ئەوانت ئەو فیلمانەدا ئەو هەر ڕۆژەی فیلمێکی درێژ لێدرێت چەند فیلمێکی کورد لێدرێت گرفتەکە لە چدایەکە کە سەرکەوتجان گرفتەکە لەوەدا کە هەندێک لە کورتە فیلمەکان کە مسێن هەندیشان 6 دقن هەندیشان 21 دقن هەندیشان 14 دقن ئێمە وامان کردووە ئەو فیلمانی کە هەڵمان بژاردو هەڵسەنگاندن بۆ دیاریکردنی ئەو کورتە فیلمانە ئەوە بۆ کە ئەو فیلمانی کە باشترین ئێمە ڕخنە لی چیان ناگرین و نەشما کتۆ ڕخنیان لێ دەگرین و هیچ یەکێک لەو فیلمانی ئەوانەی کە دیاری کراون و ئەوانەی دیاریش نەکراون ینی باڵێنەوەی کە بەشداری پێ دەکرێت لە دیدارەکەوانی کە بەشداریشان پێ ناکرێت بە هیچ شێوەک لە شێوەکان نە من نەک کاکدار و نەک دکتۆر دڵشاد ینی نەماکتو ئەم فیلمە لەو فیلمە باشترەیان ئەم فیلمە خراپیان ئەم فیلمە زۆر باشە بەڵام ئێمە گرنگیمان بە یەکش داوە لایانی چیرۆکیەکەی جێڕانەوەی چیرۆکەکە وە شێوازی گاندنی پامەکە ئەوە زۆر گرنگ بۆ بەلامانەوە بۆیە بەرەساسی ئەوە هەڵمان بژاردون لەگەڵ ئەوەشدا جێگای ئەو فیلمانە بکەینوانی کە بۆشایی دروستنە بەجاری وایە لە شوێنێک 10 دقەمان بەدەستەوە بۆ ئەو 10 دقەی بۆی کە تۆ ناتوانانی فیلمێکی 20 دقەی پیشاندەی کورتە فیلمێک بۆیە ئەو هەیە ڕێکخراوە و هەڵمانداوە بەبێ لایەنانە بێ مەسەن بۆ نوێسان من هاوڕێ خۆمی تێدا ینی هیچیان دەرنەچوو مەسەن کەریمۆک هاوڕێکی زۆر ئازیزی خۆمە فیلمی ناردۆ فیلمەکەی دەرنەچوو مەسەن خەڵکی دیکەش هەیە مەسەن کە فیلمان تێدایان سم هەم برادری دارۆ مەسەر هەم برادری دکتۆریانی بێلایەنیشی وامان کردو کە لەو بۆی کە هیچ کەسێک لێمان نیگەران نەبێ بۆیە بەرەساسی ئەوەی کە باشترین چیرۆکمان هەڵبژاردەوە و جێڕانەوەی چیرۆکەکانی چەند گرنگە وە شتێش کەشمان کردو کە ئەو فیلمانەی کە هەڵیان دەبژێرین تۆزە ئینتەڕاکت نازانم پەیوەندی بەم مەسەلەی کۆمەلگای کوردی و دوور و دەستی و مەسەلەی ئەم با بڵێن ئێکزایل با بڵێن دەربەدەری ئەوانەوە هەبێ کۆمەڵە فیلمی ئەوانە کردمانە فاکتەرێکی سەرەکی بۆ ئەوە هەڵسەنگاندنی فیلمەکان ئەجناب بەجیالەوە ئێمە هیچ کاتێ نەماکتۆ ئەو فیلمانی کە دەرنەچوو فیلمی باش نین دەکرێت فیلمی باشتریش بن ینی ئەوەی کە بەڵام بۆ دیدارە ئەمە ئەوای هەڵماسەنگاندون و
من بۆ خۆم نامەی شم نردووە هەموو بەڕێزانی کە فیلمیان نردووە کە فیلمەکانی دەرچۆیان دەرنەچۆ نامەکەم نردووە ناوی ئەو فیلمانی کە دەرچون هەموم تێ کردووە یەک بە یەک جواب بە ئیمێل وڵام داونەتەوانی کە هەموو بەڕێزانی فیلمەکانیان دەرنەچۆ ینی باپڵی فیلمەکانیان شۆردلیز نەکراون بۆم دیدارە ئێمە فیلمەکانمە کۆپێکی فیلمەکانمان لای خۆمان پاراستومانە بە ئامانەتەوانی لەی شوێنە نمایش ناکرێت بۆ دیداری ساڵی ئایندەگە بە خێرکرا دەتوانین فیلمەکانی بەژاری پێ بکەین و ئەویش بە ڕەزامەندی بەڕێزیان یعنی ئەم کارەمان ئەوهایی کردووە هیوادارین نیگەرانی هیچ بەڕێزی شیکانەکەی وە بە بەردەوامیش بۆ خۆم بە ئیمێل جوابی هەموو بەڕێزانم داوەتەوە کە ئیمێڵان نردوانی ئەو کارەکەی من تقریبا ئەوهایی بۆ لەگە کۆمەڵێ برادری دیکە بەڵێ یعنی ئێوە هەڵبژاردننی فیلمەکان لەسەر مەسلەی ئاس نەبووە زیاتر لەسەر مەسلەی ئەوە بووە چەند گونجێ بە جۆرەی کاتی دیدارەکە و پرۆگرامەکە بەس بە جۆری ئەوە بووە بە جۆری ئەوە نەبووە کە با بڵێن ئەمیان باشترە یان خراپترە یان شتی وایە هەڵسەنگاندنمان بۆ کاکسەکەەوە یان باوە پامە حەزەکەم ڕۆشن بێتکەوە بە ویژدانەوە کۆمەڵی خەڵک شەرەفی ئەوان داوە بە ئێمە ئەو ستافە نەدیونە ناسی فیلمان ناردۆ بۆ ئێمەش بە ئامانەتەوە سەیری فیلمەکانمان کردووە بە ئامانەتەوە فیلمەکان پارێزراوەستا لای منن فیلمەکان لەسەر هاردرایڤێکن بە ئامانەتەوە پاراستومە هەموو هاوڕیانیش دەزانن بۆ دیداری ساڵی ئایندە لە بەرنامماندا ئەو فیلمانە دووبارە پێویست ناکە بۆمان بنێرنەوە فیلمەکانمان لایمە توانین پەیوەندی بە دەرهێنەرەکان بکەین کە ئەوە هینە کە ئەو فیلمانەمان لای بەشداریان پێکەین ویستم یەکشت ئاماژە پێ بکەم نمە کۆمەڵە کێشەی تەکنیکمان هەبوو لە مەسە شێوازی نردنی فیلم شتەکان بەڵام ئیترەوە شتێکە ڕۆژە هەز دەکەم مانی با بڵێن هیچ پەیوەندی بەم گفتوگۆیە بۆیە نامێت کارەوە بکوژین دەکرێت لە بەرنامەیەکی تردا بۆ ئەو بەڕێزانی دایانەوێت بە شێوکی گشتێمە وەکو خاڵێک دەمەویست باسی کەم کە فیلم دەنێرن بە تایبەت مەسەن بۆ نە بۆ ئیمێل دەینێرن یان نای فیلمەکە بنووسێت لە سەبجێکتەکەدا یان مەسە نای دەرهێنەرەکە بۆی کە ئاسانتر بدۆزرێتەوە ئەمانە کۆمەڵەشی تەکنیکین دەکرێت لە جارێکدا لە گفتوگۆیشکەدا باز بکرێت بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە هەوڵمان داوە یەک فیلمەکان کە چیرۆکەکانی چەند باشن بۆ ئەم دیدارە و پەیوەندیشی بە تۆزێ بە مەسەلەی ئەوە هەیە بە جالی کوردیەوە هەیە لێرە و شێوازی جێڕانەوەی چیرۆکەکە وە لەگەڵ ئەوەشدا لەگە کاتەکانی ئێمە ئەو کاتانی کە ئێمە بەدەستمان و کاتەکانمان دیاریکراوە خۆزگە 5 ڕۆژ بە دیدارەکە بۆی کە ئەو کورتە فیلمانەشی کە بڵین ئێمە سیانزە کورتە فیلمە هەڵبژاردۆ لەگە سێ فیلم کە و فیلمە درێژانەی چیان لە بژێراون فیلمەکان داوا لە دەرهێنەرەکانێکراوە هەتا ئەوەی کاکشەوکە نازام کاکدار و قسەی لەگە کردویانە بە 400 یورۆ کردراوە ئەسان لە کۆمپانیایکی ئەڵمانی ئەو هەموو نامەکان ماوە کە داوان کردراوە بەڵێ ئەوەکانی دیکەش فیلمی زەڕوانە داوا لە دەرهێنەرەکەی کراوە بە شانازیەوە بە زۆریش پێخۆشەوە فیلمی سفرنۆش هەر داوا لەو هاوڕیانی دەرهێنەر کراوە ستافەکەی کە خاوەنی ئەو بەرهەمن پیانە زۆریشمان پێخۆشە و ستافەکەش لە بەرامبەردا بۆ ئەو دەستخۆشی بۆ ماندووبوونا هەوڵ دەدرێت ویزا بۆ وەرگیرێ ئەم تەکنیکە مەسەلەی ویزە و ئەو بانکێژ نامۆشتوانی کە بەتابەت لە کوردستانەوە دێن وەکو پێم وتی کاکدارەوان وازی لێ بێنەوە آخر کات سەرکەوت ئەوان بەرپرسن یان ئیشەکان ئەوهای تەوزیعکراوە هەر کەسە و ئیشی خۆی دەزانێت بڵێ منیش مەبەستمەوەیە لەوانە پرسم بە هین نەبێت لە با بڵێن پرسیارێکە لێ نەکەمیان شتێک نەڵێت کە ئیشی تۆ نەبێ گەرەوانی زانن بە ئەوان بێن باسی بکەن بە تێر و تەسەڵ بۆ ڕوونکردنەوەکان جوانترە دروست ئیتر نازانم مەگەشتێکی کەت هەیە فەرمو لە خزمەتان ئەگەر نیشە دەستخۆشیتان لێکەین من هەمیشە قسەی تازە هەیە من بیستم لێرەوە ئەو فرسەتە وەرگرم دەستخۆشی لە بەڕێزت کەم دەستخۆشی لەو هاوڕیان دەکەم کە هەموو هەفتەیەک لە ئەم شاشە جوانی فیلم سازانەوە دەردەکەونەوە کوشتێکی گشتیەوەی کە دەمەوێت بیڵم ئاماژەی پێ بکەم ئەوەی ئەو هاوڕیانی کە فیلمیان نردووە من دووسێ هاوڕێ ڕوحی خۆمی تێدا کە فیلمەکانیان وەرنەگیراوە ینی با بڵێن دەرنەچووە داوا لێبوردن لە هەموو بەڕێزان دەکەم کە فیلمەکانێ دەرنەچووە و دەمەوێت پێیان بڵم کە ئەمە سروشی کارەکە وایە کە ئێمە کاتەکەمان دیاری کراو بوو کە ئەو فیلمانی کە دەرنەچوون معنای ئەوە نیە فیلمی باش نیە یان ئێمە بە باشی هەڵسەنگاندمان بۆ نەکردن کەمتر خەوی بەڵام ویستم یەک ئاماژە بە یەکشت بکەم کاک سەرکەوت
يعني حەزەکەم ئەمە هەموو ئەو فیلم سازانی کە نەکە وەکو فیلم ساز بڵێن وەکو دەرهێنەر ینی وەکو ئەکتەر وەکو با بڵێن کەسانی با بڵێن ئێدیتە با بڵێنەوە سینەماتۆگرافەر بزان کۆمەڵە فیلمان بۆ هاتو ینی بەڕاستی مای دەستخۆشێک کە بەڕاستی فیلمی سینەماین بەڵام کۆمەڵە فیلم هاتە بەڕاستی با بڵێن ئەمە شێوێکی گشتیە باس ڕووی دەمم لەو بەڕێزانانی کە بەتایبەت فیلم بۆ من دێنن بۆیە هەوڵ دەم کە خاڵەکەم ئەوە بێ هەموو بەڕێزانی کە هەوڵ دەدەن فیلم دروستکەن با هەوڵ بدەن لە ستایلی فول HD ئەوانە دەرکەونەوانی بە ڕۆ تەسویرکەن بە بێن بە شێوازی سینەمایی مەسەلەی مونتاژکردنەوە شتانە کاری لەسەر بکەن چونکە بەڕاستی کۆمەڵە فیلممان بۆ هاتۆ ئەوەندە شێوازی سینەمایان بەکارهێناوە بۆ تەسویرکردنەکە ینی شایانی ئەوە سەیریکە بەڵام کۆمەڵە فیلم هەیە ئەنی بەڕاستی کێشەی ئەو کێشانەی هەیە ئەمە وەکو ڕەبتی نییە بە دیدارەکەمە وەکو شتێکی گشتی دەمەوێت بێڵم بۆ ئەو هاوڕیانەی کە ئەم دیدارە دەبینن ئەو گرفتانە دەکرێت لە ئایندەدا باشتر قسەی لەسەر بکەین بۆی خاڵ باسی بکەم بۆی کە بزانی مەبەستم چییە ئەوەی کە دەمێنێتەوە ئەوەیە کە دیدارەکەی ئێمە تا ئێستاکە ئیشکارەکان زۆر بەباشی بەڕێوە دەچن تاوکو دوێنش کە کاکدارۆ لەگە کاک نەزمەدین و کاک گۆڤە کۆبنەوەیان هەبوو شتەکان بە ڕێکپێکی دەڕۆنە پێشەوە کۆمەڵێ هاوڕێ بەڕێز کە وەکو پێمتی نازام چەند کەسن ڤیزۆشتیان بۆ دەرچوو بەڵام کۆمەڵی خەڵکیە چاوەڕێ دەکردن بانگێشنامە بۆ زۆر خەڵکراوە هەم لە دەروی بەریتانیاش کە بێن دیدارەکە پرچێشتر و ئەوە بکەن کە گروتینێکی باشتری بدەنێەوە ئەکشت هەیە کاک سەرکەوتجان زۆر بە گرنگی ێزام ئاماژەی پێ بکەم ئەویش ئەوەیە کە من کە لەگە کاکدارۆش قسەم کرد و کۆمەڵە فیلم ساز هەن ینی باڵێ مەسەلەن بۆ منە لێرە کاک سالار سعید هەیە هاوڕێی خۆمە هەر لە مانچستەر دەژێت خوێندکاری دکتۆرای کەسێکی زۆر بەڕێزە 4 ساڵ لە کوردستان لەگە کاک دکتۆر دڵشادوان مامۆستای زانکۆ بۆ مەسەلەن ئاوات عوسمانێم تەلەبەی خوێندکاری دکتۆرایە مەسە خێزانەکەی فیلم سازە بۆ خۆی فیلم سازە چەند فیلمی باشی کردو مەسەلەن کاک ئالان هەیە کە دوو ئالانمان هەیە ئیشان لە لێڤەرپوڵیشان لێرە لە مانچستەرە کۆمەڵی خەڵکی دیکەن فیلم سازن بە شێوەیەکی گشتی ویستم پۆینتەکەم چییە خاڵەکەی ئەوەی کە دەمێ ئاماژەی پێ بدەم ئەوەیە ئەم هاوڕێیانە کاک کامەران هەیە لە کام فیلمینەوە گوتم کاک دارۆ بۆیە من کۆمەڵی خەڵکی فیلم ساز کۆنەکەینەوە لە چواردەوری ئەم پرۆژەیە ئەم گوتی ئێمە ئەوەندی کە پێویستمان بە ئەوەیە کە دیدارێ بکەین لەوەیە ئەگەر هەموو فیلم سازان کۆبینەوانی نەتوانین ئەو کارەوە بکەین کە دەمانێت ئێمە ئەوەندەی کە گرنگی بەوە دەین کە بین پرۆژەکە بین ئەم فیلمانە کۆکەینەوانی بین لێرەکانە ژینگەیەکی هونەریانە و سینەمانە دروستکەین لەوە ئەوەندە پێویستیمان بەوە نەبێت لە ئێستادا بین ئەم کاک دەریاجان پێم وایە ئەو مەسەلەیە پەیوەستە بە با بڵێن ڕۆڵ و پلانی دیدارەکەتان گروپەکەتان گەلە جار مەرج نییە هەموو فیلم سازێک بێتە پێشەوە لەوەیە دەرفەتی بۆ ڕێک نەکەوێت لەوەیە نەکرێت دوایەوە ئەم جۆرە کارانەش هەنێک کاری هەیە بە کەسانی بەشی بەڕێوەبردنەوە ئاکرێت هەنێک کاری هەیە بە کەسانی بەشی دیزاینەوە ئاکرێت مەرج نییە هەر بە فیلم ساز بکرێت فیلم لەوەی نەتوانێت ئەوە زۆر زۆر ئاساییە وا بزانم منیش ئێمە ئاسان وەرماگر بۆیە هەر بە ئاساییش وەرماگر بۆ خۆی شتێکی سروشتیشە لەبەر ئەوە برادری بمێنێ و بانگێشتیان بە دنیایی و بانگێشتی شتێکی جوانترە یعنی تۆ ڕێزێکی تایبەتی بۆ دانی ئەویان نەقی خۆیەتی بە دنیای من بە شخصی پەیوەندیم لەگەڵ هەر هەمویان هەیە پەیوەندیان پێوە دەکەم ینی لە مانگانە هەمیان بەسەر دەکەموانی بە تەلەفۆن هەمیان بەسەر دەکەمانی پەیوەندی زۆر باشم هاوڕیانم هەیە لەگەڵ هەر هەمیان بە شخصی دەناسمە میسانی بەڕێزن هەمووشیان مادونە ناسانە ئیش دەکەن بۆیە ینی هەموو پێمان وا بوو کە ئەمە زیاتر کاریشی مانیجمنتە ینی ئەوە بەقەدەوەنی ینی ئێمە فیلمێک بەرهەم نایانی بۆی کۆمەڵی فیلم سازی باش کۆکەین و بۆی فیلمێکی باش بەرهەمێنی بەقەدرەوە ئێمە پرۆژەیەک ینی ئیڤنتێک ینی دیدارێک دروست دەکەین دەکرێت مەسەنێک کەسێک بێ لە مانیجمنت باش بێت کە فیلم سازێکم کاری پێ نەکرێت بۆیە زۆر ینی ئەوەندەی کە کاکدارە بۆی گرنگ و دیدارەکە بە ڕێکپێکی بچێتە پێشەوە نییە بڵێکێتەوە دە فیلم ساز کۆ دەکەیتەوە لە دە فیلم سازەکە لە فیلم بەرەنانی فیلم باش بیان مەسەن لە بەشی کامێرە و کۆمەڵشدا باش بێ بەڵام لە بەشی ئۆرگەنایزکردنی پرۆژێکی ئەوهادا لەوەیە نەتوانێت ئەوەندە دەست و بردی یان با بڵێن ئەوەندە شارەزای بێ بۆیە هەر بە ڕێزێکە
بڵێ بۆ لە منتان نەجێڕاوەتەوە من بانکێژ نەکردو شتەکە ئەوەیە کە زیاتر گرنگی بۆ بەشی مانیجمنت درراوە بۆیە هیچ هیوادارم هیچ هاوڕێک بە شخصی شتەکان وەرنەگرێ و ئەم پرۆژەیە کە خۆبەخشانە دەیکەین لە ئایندە داوە دڵین هەوڵ دەدەین پرۆژەی گەورەتریش بکرێت و هەمووشیان بانکێژ دەکەین و هەمووشان ئازیز و خۆشەویست و هاوڕێ و کەسی ئێمە دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن پێم وایە وابزانم ئەوە نەبەسە ئەمن زۆر سپاس کاکە سەرکەوتجان زۆر سپاس دەکەم هەمیشە دەست پێشخەری دەکەی بەسەرمان دەکەیتەوانی و فرسەتی ژوەر دەگری قسەش دەکەینەوانی و هەر کاتێ پێت خۆش من لە خزمەتدام پەیوەندیمان دەبێ کاتێکی خۆشتان هەبێ زۆر سپاس بۆ و بە ڕێزانێک کە لە ئەم چاپێکەوتنەی بۆ و هەر نقستانێک کەم و کوڕێک هەبێ من داوای منتان لە یەکەم ئێوە بە خێر و خۆشی بمێنن هاوڕێجان تەندروستیتان باش بێ میشە ماندوو نەبن دەست